ڕۆژ باش زۆر بەخێرهاتی بۆوانەی بیرکاری پۆلی شەشەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرجی یەکەم لاپەڕە 10 دەچمە لاپەڕە 10ی ئەو کتێبە باسی هاوکێشەکان و ئەژمێرکردنی هزری پێداچوونەوەی خێرە بەهای هەر بەڕێک بدۆزەوە. ئەو پرسیارانە لە 1 هەتا 5 شیتەڵ ناکەم لەبەرەوەی لەوانەکانی ڕابردوو کە دەکاتە 22 وانە باسی بەهای دۆزینەوەی بەها و باسی ژمارەی و بڕی جەبریم کردیە. ئەگەر بتەوێ خوێندکاری ژیر پێویستەکە بگەڕێەوە وانەکانی پێش ئەو وانەیە. دێمە لای هاوکێشە کە بابەتێکی نوێیە. هاوکێشە ڕستەیەکی ژمارەیە تیایدا هێمای یەکسان بوون بەکاردێت تاکو مانای یەکسانی نیشان بدات لە نێوان دوو هێندا. ئەمانە هەندێک هاوکێشن. بۆ وێنە 6 × 7 یەکسانە بە 13، 24 دابەش 3 یەکسانە بە 8، کەم 3 یەکسانە بە 1، 2 جاران د یەکسانە بە 18، نون کۆهۆ یەکسانە بە 11. ئەگەر هاوکێشە گۆڕاوێک لەخۆ بگرێت دەتوانرێت شیکار بکرێت بە دۆزینەوەی بەهای گۆڕاوەکە کەوا دەکا هاوکێشەکە دروست بێت. بەم بەهایە دەوترێت شیکار. با بچین بزانین ئەو هەموو نووسینە مانای چییە. هاوکێشە واتە تەرازوو. دوو تای تەرازوو، تای ڕاست و تای چەپ، واتە لای ڕاست و لای چەپت. هاو لە لای ڕاست، کێشە لە لای چەپ، لە مابەینیان هێمای یەکسانە بە. هاوکێشە واتە تەرازوو لای چەپ و لای ڕاستی وەکو یەکە لە سنگ یان لە بەها. هاوکێشە ئەگەر لە لای ڕاست 3 هەبوو بۆ وێنە لە لای چەپ دەبێ سنگ هەبێت هەتا هاوکێشەکە هاو سنگ بێت. نابی لای ڕاست کەمتر یان زۆرتر بی لە لای چەپ. ئەگەر هاتوو لە لای ڕاستی هاوکێشەکە شتێکت زیاد کرد یان کەم کرد پێویستە هەمان شت هەمان سنگ زیادکەی یان کەمکەی لە لای چەپ و هەروەها بە پێچەوانە. ئەگەر لە لای چەپ سنگێکت کەم کرد دەبی لە لای ڕاستیش کەمی بکەیەوە. بە هەمان شێوە مەرج نییە سێوەکان لە لای چەپ و لای ڕاست بن، هەندێک جار لای ڕاستن هەندێک جار لای چەپ. سنگەکەش هەروە هەندێک جار لای ڕاستە و هەندێک جار لای چەپ. هیچ مەرج نییە و هیچ لە لاکێشەکە ناگۆڕدرێ ئەگەر ئەو ژمارانەی لای ڕاست چوونە لای چەپ یان بە پێچەوانە. بۆ وێنە ئەگەر لە لای ڕاست ژمارە 14 هەبوو لە لای چەپیش 7 × 7 هەبوو ئەوە هاوسەنگیەکە پارێزراوە. ئەوە پێی دەڵێن لاکێشە هاوکێشە. ببورن هاوکێشە. ئەگەر هاتوو
ئەو هاوکێشەیە کە هەمان بوو ئەو ژمارەیە نەبوو لە جیاتی ئەو ژمارەیە پیتی ک هەبوو. ئەوەش هەر هاوکێشەیە چاردە دەکاتە حەفت کۆ ک. حەفت کۆ ک. ئەو کە پێی دەڵێن گۆڕاو. ئەو جە لەبەر هەندێک گۆڕاو چییە؟ ئەو پیتەیە کە لە هاوکێشە دانراوە لە جیاتی ژمارە کە پاشان هاوکێشەکەی شی کار دەکەین گۆڕاوەکە دەگۆڕین بۆ ژمارە دەیکەین بە ژمارە. بۆ ئەوەی هاوکێشە شی کار بکرێ دەبی لە یەک هاوکێشە تەنیا یەک پیت هەبی. لە یەک هاوکێشە یەک پیت هەبی، یەک گۆڕاو هەبی، نابی دوو گۆڕاو هەبی. ئەو جارە هاوکێشەیەکی دی چاردە دەکاتە دوو جاران حەفت. ئەوەش هەر ڕاستە چونکە دوو کەڕەتی حەفت دەکاتە چاردە. پاشان کە دەبینن لێرە دوو هەبوو ئەو دووە گۆڕا لە جیاتی دوو پیتی ل دانرایە. ئەوە دەبیتە هاوکێشە دەڵێ ئەو هاوکێشەیە شی کار بکە واتە ئەو پیتە لابە بیکە بە ژمارە. تەماشاکە پیتەکە لا دەبەی دەیکەی بە ژمارە دوو چونکە دوو کەڕەتی حەفت ئەو جا دەکاتە چاردە. لەبەر ئەوە دەڵێ ل دەکاتە دوو. کە زانیت پیتی ل دەکاتە چەند ئەو کاتە توانیوتە هاوکێشەکە شی کار بکەی. بە شێوەیەکی گشتی کە زانیت پیتی هاوکێشەکە واتە گۆڕاوەکە دەکاتە چ ژمارەیەک واتە توانیوتە هاوکێشەکە شی کار بکەی بنووسی ل یەکسانە بە دوو. ئەوەیە شیکاری هاوکێشەکە. شیکارەکەی ئەوەیە دەنووسی ل یەکسانە بە دوو چونکە ئەگەر دوو دانا لە جیاتی ل هاوکێشەکە هاوسەنگە چونکە دوو جاران حەفت دەکاتە چواردە. هاوکێشەیەکی دیکەمان هەیە چاردە لێرە 28ش دابەش دوو لێرە 28 دابەش دوو هەر دەکات چاردە واتە هاوکێشەکە هاوسەنگە. بەڵام هەندێک جار ئەو 28 کە لێرە هەبوو نەمایە لە جیاتی چ نووسرایە پیتی ب. 28 لێرە بووە بە ب. پرسیارەکە ب دابەش دوو دەکاتە چاردە ئەو هاوکێشەیە شیکار بکە. لە شیکارکردن چ دەڵێ؟ دەنووسی ب یەکسانە بە 28. ب یەکسانە بە 28. ئەوە شیکارت کرد چونکە 28 دابەش دوو یەکسانە بە چاردە. ئەو جارە لە لای ڕاست چاردە لە لای چەپ 8 کۆ 6 چونکە 8 کۆ 6 دەکاتە چاردە. زۆر جار ئەو چاردەی لێرە نییە ئەو پیتە لێرەیە دەڵێتن چ ئەو هاوکێشەیە س یەکسانە بە 8 کۆ 6 شیکار بکە. چ دەنووسی؟ دەنووسی س یەکسانە بە چاردە. س لا دەبەی دەنووسین چاردە یان لە خوارێ دەنووسی س یەکسانە بە چواردە. ئەوە
هاوکێشەکەت شیکار کرد. یان نووسرایە 14 یەکسانە بە 20 کەم 6. 26 لێ بڕوە، چونکە 26 لێ بڕوە هەر دەکات 14. هەندێک جار لە جیاتی ئەو شەشە پیتێک دانرایە، ئەو جە لێت داوا دەکرێ ئەو هاوکێشەیە 14 دەکاتە 20 کەم چ پیتی چ شیکار بکە. لە وەڵامدا دەڵێ چ یەکسانە بە 6. چ یەکسانە بە 6 چونکە 20 کەم 6 دەبیتە 14. 20 کەم 6 دەبیتە 14. ئەوە بوو هاوکێشە و گۆڕاو و شیکارکردن. وابزانم زۆر زۆر ئاسانە ئەگەر بینیە پێش چاوی خۆت تەرازوویەک لای ڕاستی وەکو لای چەپیتی پیتەکانیش دەگۆڕی دەیانکەی بە ژمارە. لێرە دێمە کۆتایی ئەوانەیە هەتاوانەی داهاتوو هەر بژی.